بەڵێ خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کۆتایی هات فراکسیۆنەکان ئەرکەکانیان کۆتایی پێهێنن بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم پرسە بەڕێز محەممەد ئیلخانی سەرۆکی پارتی گەشتپێدانی تورکمانی لە هەولێرۆ لەگەڵماندا باس لە کشانەوەیانەکەین لە پەرلەمان و کۆتایی هاتنی ئەرکەکانیان لە پەرلەمان بەڕێز محەممەد ئیلخانی ساڵتان لەبێ و کاتتان باش. هەم بەخێر هاتن سەرچاوە. هێژای محەممەد چەند فراکسیۆنان داخوازکریە بهێنە خانەنشینکردن چەند مانە؟ ئێمە وەکو فراکسیۆنەکانی دایرە تورکمانیەکان ئێمرۆ لە پەرلەمان لەگەڵ سکرتێری پەرلەمان کۆبنەوەیەکمان ئەنجامدا گەیشتنە ئەو بڕیارەی کە پێویستە ئێمەش سەبارەت ئەم پێشهاتەیە کە ڕوویدایە لە سەر مەسەلەی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بڕیاری دادگای فیدرالی بڕیارمان دەکا لە ئەندامێتی خولی پێنجەم کارەکان کۆتایی پێبێت وەکو پەرلەمانتار پەرلەمانتاری خولی پێنجەم بۆ ئەوەی لەبەر ئەوەی کە هەتا ئێستا پەرلەمانی کوردستان ناتوانێت تەشریعی یاساکان بکات لێژنەکان ناتوانن کارەکانی خۆیان بکەن بە هەڵواستاوی ماوەتەوە بە معلقی ماوەتەوە ئەمەش خزمەت بە پرۆسی دیموکراسی ناکات خزمەت بە عملیە سیاسی ناکات لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە بڕیارماندا ینی تەصادف هەمان ڕۆژ بڕیارەکە درا ینی پەیوەندی بە ئەو بڕیارەی پارتی دیموکراتی کوردستان نەبوو چونکە ئێمە پێشتر سەردانی جێگیری سەرۆکی پەرلەمانی خولی پێنجەممان کرد وەکو پارتی گەشتپێدانی تورکمان و ئەم ڕاممان بە ئەوانیش گەیان چونکە هاوپەیمان بووین لە خولی پێنجەم و بە ئەوانمان گوت پێویستە هەڵوێست بکرێتن ئێمە هەتا ئێستا چاوەڕێمان دەکرد سەرکرداتی سیاسی کوردستانی بەرامبەر ئەم پێشهاتەیە هەڵوێستێکی هەبێت کە بە هەڵوێستاوی مایەوە شتە منتیقی کە ئەوەیە چ بکرێتن پەرلەمانتارەکان خۆیان لەبەر ئەوەی کە خۆیان نوێنەرێکی خەڵکن نوێنەرایەتی تەشریع و یاسا دەکەن خۆیان پێویستە جێبەجێ بکەن بۆیە بڕیارماندا کە کۆتایی بە ئەرکی پەرلەمانتارێتی بینین بۆ خولی پێنجەم بۆ ئەوەی هەم پەلە بکرێت لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان باشە جگەلەوە پارتی کام فراکسیۆنی تر داوا کردووە کە خانەنشین بکرێن کاک محەممەد ئەوەی ئێمە ئاگدارین لەگەر فراکسیۆنەکانی پێکهاتەکان کە کۆبوونەوەمان کرد ئیمڕۆ هەم فراکسیۆنە تورکمانیەکان هەم بەیەکەوە ئەمە بڕیارمان دەکا کۆتایی بە کاری پەرلەمانتارەتی بێتن و دەست بە خانەنشین بکەن یاخود بگەڕێنەوە ئەرکی یاخود کاری پێشووی خۆیان و فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش ئەمەی بە ئالنینی ئەم بڕیارەی ڕاگەیاند ئەوانی تر ئێمە ئاگدارنی بەڵێ لەبارەی وەرگرتنی موچە چەند حەقێکی خۆتانەوە موچەیەکی ماهەنگانەتانەیە کە وەری بگرن فراکسیۆنی پارتی ڕایگەیاندکەوان موچەی مانگی 6 وەرناگرن ئێوە وەریەگرن یاخود نا ئێمەش وەرگرتنی موچەکەمان ڕەت کردەوە و بە شێوازێکی فەرمی ئەمەمان ڕاگەیاند و نووسرامان پێشکەش بە سەرۆکایەتی دیوانی پەرلەمانی کوردستان باشە دیارە و پەرلەمانی کوردستانی تەنهاوە نییە مەسەلەی بەڵێ مەسەلە چییە بفەرموو مەسەلەکە مەسەلێکی ئیداری نییە موچەوەر بگیرێ موچەوەر نەگیرێ مەسەلەکە چۆن ئێمە میکانیزمێک بدۆزینەوە و ئەم مەسەلە هەڵواسراوانە چۆن هەڵبەڕاستی نەمێنێت بە معلق نەبێنێت چارەسەر بکرێت و چ بکەین باشترە بۆ ئەوەی ئەنجامدانی هەڵبژاردنەکان نزیک بکەینەوە چونکە ئێمە ئەگەر کۆتایی بە ئەرکی پەرلەمانتاریشی بینین پێشتر وەکو پەرلەمانتار وەکو فراکسیۆن نوێنەرایەتی خەڵکی خۆمان دەکرد ئێستاش بارگاکانی حزبەکانمان کرایەوە وەکو لایەنی سیاسی نوێنەرایەتی خەڵکی خۆمان دەکەین خزمەتیان دەکەین هەر کێشە و گرفتێک هەبوو لە حکوومەت و بەرپرسیارەتێک هەبوو مەسئولیەتێک هەبوو لەسەر ئەستۆی ئێمە بوو پێشتر وەکو پەرلەمانتار ئێستا وەکو سەرۆک حزب وەکو مەکتەب سیاسی حزبەکانی پێکهاتەکان بەرگری لە مافی هاوڵاتیان دەکەین فەرقەکە لێ ئەوەیە مەسەلەی تەشریع و کاری لەژنەکان دەوەستی تا ئەو کاتێک کە هەڵبژاردننی خولی شەشەم دەبیت لە هەڵبژاردننی خولی شەشەم پێویستە پەلە بکرێت بۆ ئەوەی هەم عملیای دیموکراتی لە هەرێمی کوردستان گەشەی پێ بدرێت و هەم ئەم بۆشاییە یاساییە و سیاسیە کۆتایی باشە کاک محەممەد ئێستا خەڵک نوێنەری هەبێت ئێستا خەڵک بێ نوێنەرە باشە ئێستا بۆشاییەکی یاسایی هەیە لایەنە سیاسیەکان تشکیلی ئەو حکوومەتیان کرد باشە ئێستا بۆشایەکی یاساوە دەستی پێکرد یعنی خەڵکیش چۆن ئێمە ئەم بڕیارەمان وەرگرت پێویستە خەڵکیش گوشار و فشار بخاتە سەر
داینە سیاسیەکان و دەستگا فەرمیەکان بۆ ئەوەی هەڵبژاتن بە زووترین کات بکرێت نوێنەریان هەبێت. ئێستا خەڵک نوێنەری نییە بەڵام حکوومەت هەیە سەرۆکایەتی هەرێم هەیە. باشە کەواتە دەکرێت بڵین ئێستا ئێوە سەرۆکی پارتی گەشەپێدانی تورکمانی پێشترن ئیخۆڵی پێنجەمی پەرلەمان ئەو کات کە دەرگای پەرلەمان قەپات کرا بەڵێ کە دەرگای پەرلەمان قەپات کرا ئیتر تەواو خۆڵی پێنجەم لە ئێستادا من پەرلەمانتار نیم لە ئێستا من وەکو سەرۆک حزب و ئێمە و برادەرەکانمان وەکو حزبێکی سیاسی بەردەوام دەبین لە کاری سیاسی و نوێنەرایەتیکردی پێکهاتەی خۆمان تا لە خۆلی شەشەم هەڵبژاردنەکان دەکرێتەوە ئەوانەی کە دەبنە نوێنەر ئەوان لە پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی پێکهاتەی خۆیان دەکەن. کەواتە پەرلەمانی کوردستان لەمە و دووە تەواو دەکرێت بڵێن هیچ ڕوڵێکی نابێ لە یەک نێزیکردنەوەی لایەنەکانی کوردستان کە تا ئێستاش لەگەڵ بێ ناکۆکن بە تایبەتی پارتی و یەکێتی ینی بێڕۆڵ دەمینێ ئەدی لە دەرەوەی پەرلەمان هیچیان پێدەکرێ؟ ئێستا ئێمە ئەگەر ئەم بڕیارەمان وەرنەگرت بە یاخود دوێنێ ئێمە بڕیاری ڕاگررتنی کارەکەمان نەدابوو چمان پێدەکرا وەکو پەرلەمانی کوردستان. ئایا سەرۆکاری پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان بانگهێشتی پەرلەمانتارانی کەس بۆ ئەوەی دانیشتن بکرێت پەرلەمان دەتوانی وەکو پەرلەمان تەشریعی قانون بکاتن لێژنەکان بە ئەرکانیان خۆیان هەڵبەستن مادەم ناتوانن بۆچی ئەم بە هەڵواسەوی بمینێتەوە قەرارە منطقیەکە و قەرارە ڕاست دروستەکە و تەندروستەکە ئەوەیە فراکسیۆنەکان دەست بەکار بکشێنەوە دەست بە معاملات بکەن بۆ ئەوەی بە زووترین کات هەڵبژاردنەکان بکرێت. بەڵێ بەڕێز محەممەدی خانێکی زۆر کورت ببوورە کات زۆر کەم ماوە ئەندامی پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەمدا کاتێک ئەندامی پەرلەمان بوون لە ئەرکی پەرلەمانتاری خۆتان و نەرایەتیکردنی خۆتان ڕازی بوون؟ ئێمە سێ ئەرکمان هەبوو یعنی ئێمە جیاوازمان هەبوو لەگەڵ پەرلەمانتارە فراکسیۆنە گەورەکان. ئەرکی یەکەم ئەوە بوو کە وەکو پەرلەمانتار لە قانونەکان نوێنەرایەتی خەڵک بکەین. ئەرکی دووەم وەکو پەرلەمانتاری هەرێمی کوردستان کارمان دەکرد لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکان بۆ ئەوەی بەیەکەوە ئەم یاسای باش بۆ هەرێمی کوردستان دەربکەین خزمەت بە خەڵکی کوردستان بکەین حکوومەت لە چوارچێوەی ئەو یاسایە کارێکانی خۆ بکات و ئەرکی سەیەم نوێنەرایەتی پێکهاتەکانی خۆشمان دەکرد نەتەوەکانی خۆمان هەرێکەوە لە پەرلەمان و لەم خولە وەکو نوێنەری پێکهاتەی تورکمان لەگەڵ هەواڵەکانم لە پەرلەمانی کوردستان بە باشترین شێواز ئێمە ئەرکەکانی خۆمان جێبەجێگەیان تەنسیقمان هەبوو لەگەڵ حزب لایەنە سیاسی تورکمانیەکان و لە داهاتووشدا وەکو پارتی گەشەپێدانی تورکمان و هاوپەیمانەکانمان ئەو دڵنیای دەوەین کە خەڵکی تورکمان دووبارە دەنگ بەو لیستەوە بەو هاوپەیمانیە دەدات کە توانیمان ئەرکانمان بە شێوازێکی زۆر ڕێکوپێک لە هەرێمی کوردستان دا پەرلەمانی کوردستان جێبەجێ بکەین. بەڕێز محەممەدی خانی سەرۆکی پارتی گەشەپێدانی تورکمانی لەو لێرە لەگەڵماندا بووی سواس بۆیەوە.